بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا، و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن، بە مسلمانی بمانژێنێ، بە مسلمانی بمامرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی دیکە لە بەرنامەی حەڵقەیەکی تر لە بەرنامەکەتان سای قورئان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار ئەو بەرنامەیە و ئەو حەڵقانە بخاتە تەرازوی حەسەناتمان و تەرازوی حەسەناتمانی پێ قوڕس کاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. لە حەڵقەی ئەمڕۆدا خۆشەویستان، پێم خۆشە هەڵوەستەیەک بکەین لەسەر کەلیمەی لەسەر سەبر، دان بە خۆداگرتن، کە زۆر دووبارە بۆتەوە لە قورئان و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەمری پێ کردووە و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پشتگیری خۆی بۆ ئەو کەسانەی کە سابرن ئیعلان کردووە و پاداشتێکی نەبڕاوەی بۆ ئەو کەسانە ئیعلان کردووە کە ئەهلی سەبرن و سەبر دەگرن و دان بە خۆدا دەگرن. و لە بەتایبەتی لەو حاڵەتانەی کە ناڕەحەتی و ناخۆشی و وەکو بڵێ غەلەبەی دوژمنان زیاد دەبێ بەسەرمانۆ، لەو حاڵەتەدا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەمری بە سەبر کردووە کە ئەهلی سەبر بین. و کەلیمەی سەبر، برا بەڕێزەکانی خۆم، بۆ ئەو بابەتە کە سەبرگرتنم هەڵبژارد لەم حەڵقەیە، بەڕاستی تەماشا دەکەم بەشێکی زۆری مشکیلە کۆمەڵایەتیەکان کە دروست دەبن نەبوونی سەبرە. نەبوونی سەبرە، دان بە خۆدانەگرتنە و وەکو بڵێ ئینسان لەگەڵ هەر پشەبایەک، لەگەڵ هەر کێشە و مشکیلەیەک ئەعسابی فول دەبێتن و هەرچی لە دەستی بێتن بۆ ڕەتفەعل و جاچە بۆ خۆڕزگارکردن لەو موسیبەتەی کە تووشی دێ، ئەو موسیبەتەی کە تووشی دێ، چێ ئینتیقام وەرگرتنەوە لەوەی کە ئەزیەتی داوە و ناڕەحەتی کردووە، هەرچی کە لە دەستی بێ. لەبەر هەندێش تەماشا دەکەین بەداخەوە دەڵێم هەم کوشتن زۆر بووە و هەم شەڕ و ئاژاوە ڕۆژ بە ڕۆژ تەماشا دەکەین زۆرتر دەبێ. هەمووی هی ئەوەیە کە ئینسان ئەهلی سەبر نییە، دان بە خۆی داناگرێتن. جارێ پێشەوەی کە بچینە خزمەت ئەو ئاەتانە کە باسی سەبر دەکەن، تەماشا دەکەین کەلیمەی سەبر زانایان ڕەحمەتی خۆیان لەسەر بێ ئاوا پێناسەیان کردو، دەفەرمون الصبر هو حبس النفس عن محارم الله. جارێ کەلیمەی سەبر لە زاراوەدا بە حەبس دێتن، بەندکردن. بەندکردن یعنی کو نەفەرێک سجنکەی، سەبر یعنی سجنکردن و حەبسکردن، کەواتە ئینسان دەبێ ڕق و چینی خۆی حەبس کاتن، سجنکە، نێڵیتن کە ببێتە ڕەتفەعلێک بەرامبەر کابرا بتەقیەوە و پێی هەڵشاخەی. دەفەرمێ لەبەرەوەی دەفەرمێ الصبر هو حبس النفس عن محارم الله. سەبر دەفەرمێ بەندکردنی حەز و ئارەزوەکانە بەرامبەر ئەو شتانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا نەهی لێ کردوون و ئەو شتانەی کە خوای پەروەردگار حەرامی کردوون. ئەو بابێکە طبعا. وحبسها على فرائضه، و بەندکردنی نەفسی خۆمانە لەسەر
ئەنجامدانی ئەو شتانەی کە خوای گەورە واجبی کردوون و فەرزی کردوون. چۆن تەشبیه نەبێ نەفەرێک بینی کۆمەڵە ئیشێکی بۆ دانەی دەرچشی لەسەر قەپات کەی جا بڵێ هەتا ئەو شانە تەواو نەکەی دەرکەت لێ ناکەمەوە. وحبسها عن التسخط والشكاية لأقداره ونفس حز ئارەزوەکانی خۆت سزنکەی لەسەرەوەی کە گلەی و گازاندە بکاتن لەسەر ئەو ناخۆشی و ناڕحەتی و ئێش و ژان و بەڵاو ینی بەڵایانەی کە ئەو موسیبەتانەی کە تووشت دێن لە ژیانتدا شەکوانەکەی لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. لەبەرەوەش تەماشەکە ئەیوب عەلەیهی السەڵات وەسسەلام هەندێک دەڵێن 9 ساڵ زیاتر، هەندێک دەڵێن زیاتر، هەندێک دەڵێن 9 ساڵ، هەندێک دەڵێن زیاتر نەخۆش کەوتووە. نەخۆشیەکی زۆر کوشندە، خوای گەورە هەموو شتی لێ وەرگرتوتەوە، ئیبتیلایەکی زۆر عەجایبی کردووە. بەڵام تەماشا دەکەی شەکوای حاڵی خۆی نەک لای کەس، یعنی بۆ خوش نەکردووە تەبارەک و تەعالا. ئەوەندە لەگەڵ خوا تەبارەک و تەعالا ئەوەندە بە ئەدەب و ئەوەندە بە ڕێز و حورمەت بووە پێی ئەوە بووە کە شەکوای حاڵی خۆ بکات و گلەی لە حاڵی خۆی بکات کە پێغەمبەرێکی خوای و کە عەبدێکی ساڵحی خوای چی بەسەراتوە. لەبەرەوەش ئاخر شت کە لە تااقەتی نامێنێتن وەکو کوردەواری خۆمان دەڵێ بەزەی بە خێزانەکەی خۆی دادێتەوە چ دەفەرمێ؟ دەفەرمێ ئینی مەسەنی الضر وأنت أرحم الراحمین. هەر ئەوەندە خوای من تووشی ئەو ناڕحەتیە بووم، ناشڵێ چێ تووشی کردووە. وأنت أرحم الراحمين، خوای تۆ أرحم الراحمين، ناشڵێ خوای شیفام بدە، ئەتۆ أرحم الراحمين حاڵی من دەبینی وەزەم چۆنە. ئەوجا دەفەرمون سەبر تەرک الشەکوە، واز لە گلەی و گازاندان بێنی، ئەوە سەبرە. من ألم البلوى لغير الله لا إلى الله. واز لە گلەی و گازاندان بێنی لەکەن خەڵکی ڕۆژێکێ دانت دێشی هەموو دنیای تێدەگەینی بەخوا وەختە ژیانم لێ تاڵ بوو لەبەر ئەو دانهێشانەی. سرم زۆر دێشی، پشتم زۆر دێشی، قاچم زۆر دێشی، وەزم تەواو نییە، واز لەو ئیوا هەیە حاڵی زۆر زۆریشی باشە لە دنیاە. سەبری نییە دام بە خۆدا بگیری، دەیوەکو کەسێکی بژی کە ملیار لێرە هەرچی دەستپان دەکاتەوە زمان زۆر خراپە و منداڵم نزانم چی و ئیدی ژنم چی و ئەوە ئینسان واز لەوانە بێنێت. ئەگەر دەتەوێت بە ئاسوودەیی بژی وەکو ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەروێ کە پێناسەی تەقوا دەکا دەفەرمێ ئەڕیضا بالقەلیل، ڕازی بی بۆندەی کە خوا پێی داوی. وە شەکوای خوای گەورە تەبارەک و تەعالا، یعنی نەکەی شەکوا لە خوای گەورە بکەی لە لای عەبد و بەندەکانی خوا، نەچێ گلەی و گازاندەی لە قەدەری خۆت و لە ئەوەی خوا بە قسمەتی کرد لەکەن عەبد و بەندەکان بکەی. خوای گەورە دیارە ئەوەندەی شایستەی ئێمە کردو، ئەوەندەی بە قسمەت ئێمە کردو، ئەوەی دە ئێمە ڕادەبینی. ئەگەر وەزی ئێمە ئێستا کە چۆنین بە شێوازێکی دیکە بێتن لەوانەیە بەخوا ئەو دینداری و موسڵمانیەتی کە دەشیکەینەوەشمان پێ نەکرێتن کاکە، لەوەش دوورکەوینەوە. لەبەرەوە ئەو بابەتە بابەتێکی هەستیارە و بە تایبەتیش تەماشا دەکەین برا بە ڕێزەکانی خۆم مەسەلەی سەبر، هەم لەسەر عیبادات، هەم لەسەر گوناه و تاوان، هەم لەسەر تۆڵەسەندنەوە و ئینتیقام، هەم لەسەر ینی ئەو موسیبەتانەی کە تووشمان دێن لە ژیانماندا ئینسان سەبری لەسەر بگریتن. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بڕیاری داوە دەفەرمێ ئینەما یووەفە الصابرون ئەجرەهم بغەیری حیساب. ئەوانەی کە ئەهلی سەبرن، ئەوانەی کە دان بە خۆدا دەگرن بەبێ حیساب پاداشتیان دەدەینەوە. حیسابەکە یعنی چی؟ یعنی بەس خوا دەزانێت چەندە. لەبەرەوە چاکە و فەضائیل کە ئینسان ئەنجامیان دەدا یەک بەدە هەتا حەوسەتە، لە حەوسەتیش بەرەو ژوورترە. ئەوجا بێ حیساب کە دیار نییە سەبرە، هەر عیبادەتێکیش لە بابی سەبر بێتن ئەوە پاداشتەکەی دیار نییە، ڕۆژوو لە بابی سەبرە. سەبر دەگری لەسەر نان نەخواردن، سەبر دەگری لەسەر ئاو نەخواردنەوە، سەبر دەگری لەسەر سەرجێی نەکردنی خێزانت. لە مقابلدا خوای پەروەردگار بەبێ حیساب پاداشت دەداتەوە. لەبەرەو خوازیارم کە هەمومان خۆمان بڕازێنینەوە بەو سیفەتە جوانە
کە ئەو سیفەتە سیفەتی پێغەمبەران بوو عەلەیهیمو السەڵات وەسسەلام، وەسیفەتی پیا و ساڵحانە، وەسیفەتی ئەو کەسانەیە کە قەناعەتیان بە لیقای خوای پەروەردگارە و قەناعەتیان بەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان دەگەڕێنەوە خزمەت خوای پەروەردگار و خوای پەروەردگار پاداشیان دەداتەوە بە بێحیساب. و ئەو سەبرە ئەگەر لە ناو خۆماندا زیندی کەینەوە، قەناعەتم وایە بەشێکی زۆری ئەو کێشە و مشکیلانەی کە هەن چارەسەر دەبن. ئەوجا با بچینە خزمەت ئایەتەکان. دەچینە خزمەت سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 155. خوای پەروەردگار دەفەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين. خۆشەویستانی خۆم، خوای پەروەردگار بڕیاری داوە ئینسان پێشەوەی کە بێتە دنیا تاقید دەکاتەوە بە چی؟ بشيء نەشی فەرمووە، یعنی بە شتێکی کەم، شەی لە زمانی عەرەبیدا یعنی شتێکی کەمە، یعنی ئەوە نییە خوای گەورە هەرچی کە تاقیکردنەوە قورسەکانە ئینسانی پێ تاقی کاتەوە، هەرچی کە تۆ لەو دنیای پێی تاقی دەکرێەوە شەیە، شتێکی کەمە. کابرا دەبینی مەسەلەن سەرمایەکی هەیە زەرەرێکی دەکاتن، بەڵام ئەوەندەی کە زەرەرت کە تەماشەکەی دە هەندێک دیکەت بۆ ماوەتەوە عەزیزەکەی و بشەیە. باخ و باخاتێکت هەیە، دارێکت و شک دەبی 100 دارت بۆ ماوەتەوە، 1000 دارت بۆ ماوەتەوە، ئەوە شەیە. 80 منداڵت هەن، منداڵێکت نەخۆش دەبێ 5-6یان 9یان ساغ و سەلیمن، یەکیان دەمرێ دیکان هەموو ساغ و سەلیمن، ئەوە شەیە. لەبەرۆژ دەفەرمێ وەلەنەبلووەنەکم برا بەڕێزەکانی خۆم لە زمانی عەرەبیدا لە بۆ بەردەوامیە، یعنی بە بەردەوامیەوە تاقیتان دەکەین و ئینسان هەتا لەو دنیادا ماوە، هەتا لەو دنیادا میوانە، چکە ئێمە میوانین لەو دنیای، هەتا لەو میوانداریە کۆتایی نێتن خواحافیزی نەکەین، تاقیکردنەوەکان بەردەوام دەبن. تاقیکردنەوەکانیش هەمووی عەمەلین، هەمووی دەبێ بە عەمەل و بەکردەوە ئیسپاتیکەی کە ئەتۆ لەو تاقیکردنەوانە دەردەچی. دەفەرمێ بشيء من الخوف ترس، جوع، ونقص من الأموال والأنفس. ونقص من الأموال والأنفس لبينچوونی ماڵ و سەرۆت و سامان و وەچە و دایک و باوک و کوڕ و کچ و خێزان وانە خوشک و برا هەمووی دەگرێتەوە. والثەمەرات و بەرەوبوومی میوەجات و ئەوانەش ساڵێک دەدەینێ، 2 ساڵی دیکەت نادەینێ، نیوە بە نیوە دەدەینێ، ئەوە هەمووی ئیمتیحان و ئیبتیلایە. بەڵام چ دەفەرمێ خوای پەروەردگار لە مقابلی ئیبتیلا و لە مقابلی تاقیکردنەوەدا چ هەیە؟ سەبر هەیە. وبەشیر الصابرین، و مژدە ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بەو کەسانە بدە لە مقابلی ئەو ئیمتیحانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئیمتیحانمان دەکات و تاقیمان دەکاتەوە، سەبرمان هەیە. بە سەبرەکە چ بوو لە سەرەتا خوێنمان ئینسان شەکوا نەکاتن، نەچی دنیا کاول کاتن کە منداڵێکی مرد، کە خێزانی مرد، کە برای مرد، کە خوشکی مرد، ناشکریان بکاتن، نەچی ئەموو دنیاوە سەر خۆ بجێڕیتن، نەچی ناشکری بکاتن کە باخەکەی بەرووبوومی نەگرتووە، نەچی ناشکری بکاتن کە دەبینی مەسەلەن کۆمەڵەدارێکی وشک بووە، نەچی ناشکری بکاتن کە دوژمنێکی بەدەسەڵات ڕووی تێکردووە و دەیەوێتن وڵاتەکەی داگیر بکاتن. ئەگەر سەبرت هەبێ وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام النەسڕ سەبر ساعە، سەعاتێک زیاتر سەبرت هەبێ لە دوژمنەکەتە تۆ سەر دەکەوی. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی ئالی عیمران لە ئایەتی 142 دەفەرمێ ئەم حەسیبتم ئەن تەدخلوا الجەنەتە ولما يعلم الله الذين جاهدوا منكم ويعلم الصابرين. هەر ئاوە بە ئاسانی بە سووک و ئاسانی پێتان وایە و قەناعەتان وایە بچنە بەهەشت، نەبەخوا وانییە. هەتا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لێکمان نەکاتەوە، هەتا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سەنجی مەحەکمان نەدا، چێن ئەوانەی کە هەموو شتێکی خۆیان بۆ خوا بەخت دەکەن، چێن ئەوانەی کە ژیانی خۆیان بۆ خوا تەرخان دەکەن. الذين جاهدوا منكم يعني هەرچی کە لە توانایاندا هەیە هەوڵ دەن سەرفیکەن بۆ خوا، چ جیهادی قیتال بێ، چ جیهادی دعوە و بانگەواز و تەئلیفات و ئەمر بە چاکە و نەهی لە خەرابە بێ. ويعلم الصابرين، وخوای پەروەردگار ئەوانش کە سەبر دەگرن لە پێناو بەختکردنی هەموو شتێک لە پێناو خوادا و لە پێناو دعوە و بانگەواز و جیهادکردن و لە پێناو بڵاوکردنەوەی ئەو پەیامە پیرۆزەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا.
ئەو جاخوای پەروەردگار تەبارەک وتەعالە برا بە ڕێزەکانی خۆم هەم لە سوورەتی ئالی عیمراندا لە ئاەتی 146 دا دەفەرمێ وكأي من نبي قاتل معه ربيون كثير فما وهنوا لما أصابهم في سبيل الله وما ضعفوا وما استكانوا والله يحب الصابرين باسی ئەو پیاوە خوایانە دەکا ئەو پیاوانەی کە بۆ خوا سوڵحاون کە لەگەڵ پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام شان بەشانی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام دیفاعیان لەو دینە کردووە و جیهادیان کردووە لە پێناو خوادا و قەت گلەی و گازاندەیان دەرنەبڕیون لە ئەو هەموو ناخۆشی و ناسۆرەی کە هاتۆتە ڕێیان برسێتی و ترس و بیم و فەقیری و هەژاریەکیان توش بووە خۆیان ڕاست ڕاگرتووە و ئیستیقامەیان بووە و لەبەرەوەش خوای پەروەردگار دەفەرمێتن والله يحب الصابرين ئەوان ئەهلی سەبر بوون و خوای پەروەردگاریش ئەهلی سەبری خۆش دەبێ ئەو جا خوای پەروەردگار لە سوورەتی الأنفال لە ئاەتی 46 دا دەفەرمێ وأطيعوا الله ورسوله ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا إن الله مع الصابرين خۆشەویستانی خۆم تەماشا کە خوای گەورە دەفەرمێ وأطيعوا الله ورسوله گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا بن ولا تنازعوا و با نزاعتان نەبێ لە نێواندا با کێشە و مشکلەتان نەبێ با دمکە دمک لەگەڵ یەکدیکە مەکەن پەرتەوازە مەبن یەک سەف و یەک ڕیز بن دەفەرمێ وتذهب ريحكم هەر کاتێکی ئینسان وابوو ئەو هێز و قووەتەی نامێنێتن دوژمنان بەسەرتاندا زاڵ دەبن دوژمنان زەفەرتان پێ دەبن مسلمانان هەر کاتێکی پەرتەوازە بوون دەبنە لوقمەیەکی زۆر سووک و ئاسان بە قورجی زاڵم و کافر و ستەمکاراندا دەچنە خوارەوە عەرزەکەتان داگیر دەکەن خێر و بێراتان دەبن و عەرز و ناموستان هەتک دەکەن بەڵام ئەگەر مسلمانان یەک سەف و یەک ڕیز بوون دشمنان ناتوانن زەفەرتان بێ بن لەبەرەوەش خوای گەورە دەفەرمێ وەصبیروا إن الله مع الصابرين دان بە خۆدا بگرن و خوای گەورە لەگەڵ ئەو کەسانێک کە ئەهلی سەبرن بۆ دەفەرمێ وەصبیروا خۆ ئینسان لەگەڵ برای مسلمانی ئەوە نییە بێ کێشە بێ مسلمانان کێشە و مشکلەشیان دەبن بەڵام تخوا بە ئەو کێشە و مشکلانە نتانکەنە پێر و جەماعەت و واتان لێ بکەن هەدێکە و ڕوو لە شوێنێکی بکاتن ئەو دان بە خۆداگرتنە لەسەر ئەوەی کە لە ناو مسلماناندایە لەسەر ڕازیایی لەسەر ئیختیلاف لە بیر و بۆچوون و لە تەسەور و ئەوانە بە ئەو ئیختیلاف و ڕازیاییە وامان لێ نەکا پەرتەوازەمان بکا پەرتەوازە بووین هێز و قووەتمان نامێنێتن بەڵام سەبر وامان لێ دەکاتن کە دان بە خۆدا بگرین لەسەر ڕازیایی و لەسەر شتێکی کە مخالیفی منەوە من مخالیفی تۆمە ئەگەر وا بووین خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئەهلی سەبری خۆش دەوێ لەگەڵ ئەهلی سەبریشدایە ئەو جا خوای پەروەردگار لە سوورەتی القەسەس آياتي هشتا دفرمي وقال الذين أوتوا العلم ويلكم ثواب الله خير لمن آمن وعمل صالحا ولا يلقاها إلا الصابرون أو جا خواي پروردگار دفرمي شي وقال الذين أوتوا العلم أوانيك أهل علم بون أوانيك أو علميان لبيغمبران ورقت عليهم الصلاة والسلام بخلك كي خويان ضلين ويلكم ثواب الله خير لمن آمن يعني زيادة خطابك لقل أو كسانيك سەرپێچی ئەمر و فەرمانەکان دەکەن ئەو کەسانی کە بە دوای شەهواتی خۆیان دەکەن پێیان دەفەرمون دەڵێن ئەی هاوار بۆ ئێوە وەیلەکم ثەواب الله خەیر لمن ئامەنە پاداشتی خوا تەبارەک وتەعالە زۆر چاکتر و باشترە لۆ کەسانێک کە ئیمانیان بەخوا هێناوە و کردەوەی چاچیان کردووە بەڵام بەخوا ئەوەی کە ئیمانیش بەخوا دێنی کردەوەی چاچیش دەکا خوای گەورە بە قسمەت چی دەکا بە قسمەت کەسانێکی دەکا ولا يلقاها إلا الصابرون کەسانێک کە ئەهلی سەبر بن دەتوانن کە ئەو ئیمانیان هەبێت و عەمەلی ساڵحیان هەبێ لەبەرەوەی گوتمان سەبرگرتن بەشێکی لەسەر تاعەت و عیبادەتە دوایین ئاەت و کۆتایی بە بەرنامەکەمان دێنین کە دەچینە خزمەت سوورەتی الزومەر ئاەتی دا خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەفەرمێ قل يا عبادي الذين آمنوا اتقوا ربكم للذين أحسنوا في هذه الدنيا حسنة وأرض الله واسعة إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب ئەوە شەگە تەماشە بکەی خوای پەروەردگار تەبارەک وتەعالە خیتابی لەگەڵ ئەو کەسانێک کە ئیماندارن ئەو کەسانێک کە ئەهلی تەقوان کە خوای پەروەردگار بڕیاری چاکەی بۆ داون بڕیاری حەسەناتی بێهەژماری بۆ داون ئەلەو دنیادا بەڵام دەفەرمێ وأرض الله واسعة کاتێک کە ترسێک یان کاتێک کە هەڕەشەیەک لەسەر دینت دروست دەبێتن و دینت دەکەوێتە خەتەرە و دینداری و مسلمانەتیت پێ ناکرێ و هەڕەشە لەسەر عەرز و ناموست دەبێ فیرار بە دینی خۆت دەکەی فیرار بە عەرز و ناموسی خۆت دەکەی دەچی لە شوێنێکی دیکە دینداری و مسلمانی دەکەی و لە پێناو دینی خۆتدا
دەست لە شوێن و مەوتەنی خۆت هەڵدەگری لە بەرەو خوای پەروەردگار دەفەرمێ ئینەما یووەفە الصابرون ئەجرهم بغیری حیساب. ئەگەر ئینسان سەبری نەبێ ئەو تەضحیە گەورەی ناداتن لە پێناودینی خۆیدا شوێنی خۆی بگۆڕێت و بچیتە شوێنێکی دیکە. لە بەرەوش خوای دەفەرمێ و ئەرض الله واسعە، عەرز و وەکو بڵێ مەوتەنی خوای پەروەردگار زۆر فراوانە، ئینسان لێرە نەیتوانی دینداری و مسلمانەتی جوان بکە با بچێتە شوێنێکی دیکە، بەڵام سەبری دەوێت کابرا دەست لە خزم و کەس و لە مەوتەنی خۆی هەڵبگرێتن لە پێناو دین و معتەقەد و بیر و باوەڕی خۆیدا. یا ڕەبی خوای عاقبەتمان خێر بکەی و ئەو سەبرەمان بە قسمەت بکەی بۆی کە بتوانین لەگەڵ دەور و بەرماندا زۆر بە جوانی و بە حەکیمانە هەڵسوکەوت بکەین و لەسەر شتێکی گچکە کێشەیەکی گەورە نەنینەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.